بەگشتی چەند خاڵێک هەیە بۆ خۆپاراستن لە فیتنەی دەجال کە هەمووی لە فەرمودەکانە باس کراوە. یەکەمیان طلب العلم الشرعي، فێربوونی زانستی شەرعی، لەبەرەوەی ئەو گەنجەی کە ئەچێتە بەرامبەری و پێی هەڵ ناخەڵەتێ وای سلمێنێ بۆ خەڵکی دەجالە، ئەفەرمێت تۆ دەجالی و دەجالی ڕەسوڵ الله باسی کردووە، من عیلمی شەرعیم پێیە لەبارەتەوە، الله خەڵەتێن پێت. ئەوە یەکەمیان. دووەمیان دوورکەوتنەوە لە هەموو گروپە گومڕاکان، چونکە خودی تەفراقەکە فیتنەی دەجالە، تێکەوتن. و رسول الله صلى الله عليه وسلم بۆ شوێن نەکەوتنی فیتنەکانی دەجال و دەجالۆکەکان بە حوذەیفا فەرمێکی فەرمانم بەچی پێکەی لەو ڕۆژگارە، فەرمی فاعتزل تلك الفرق كلها، لەو گروپ فرقانە هەمووی دوور بەرەوە، دوور کەوەرەوە لە هەمووی، سەر بە هیچیان مەبە، تۆ دەست بگرە بەچی وما أنا عليه اليوم وأصحابي. سێمیان عیبادەتکردنی زۆر، بادروا بالأعمال فتنة كقطع الليل المظلم، عیبادەت زۆر بکەن، کرداری چاک زۆر بکەن. ئەمە سێم. چوارەمیان دوور کەوتنەوە لە دەجال ولا فیتنەکانی. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ فیتنەکان دێن القاعد فيها خير من القائم والقائم خير من الماشي والماشي خير من الساعي. دوور کەوەرەوە لێیان. يفر بدينه من الفتن لو كسانب. خاڵی دواو مناقەشە نەکردنی دەجال بەجەهل. رسول الله صلى الله عليه وسلم فرمي يأتيه رجل فيقول أنا أناظره فما يلبث أن يتبعه لما معه من الشبه. پیاو دێ ئەڵێ چەند مناظەڕە و مناقەشەی دەجالەکەم بەدرۆ یەخەمەوە، بەڵام تۆزێک ناباوانە شوبهەی پێ دوایەکەوێ بۆ لەبەرەوەی کابرایەکی لوت بەرزە و بە کەمێ لە عیلمەوە و ئازانشتی پێکرێت. خاڵی دوا ئەو زهد، بێنیازبوون لە دنیا، کە بەڕاستی بەس ئەهلی زهد پارێزراوە بن لە دەجال، چونکە کە ئەو دێ دنیای پێیە وەگرانی و قات و قڕیشە. ئەگەر تۆ ئەهلی زهد نەبی بۆ دنیاکە دوایەکەوی. ئێمڕۆ بینین خەڵکێک ئەهلی زهد نییە بۆ دنیا دوای هەموو دەجالەکەوێت، دوای هەموو دەجالۆکێکەکەوێت. هەروە بێ و کاتش. خاڵی دوا و خۆپاراستن لە سیحر و جادو، بە هەموو شێوەیە لە سیحر و جادو کەهانەتەوە بابەتانە فاڵگرتنەوە و بورج و نازانم ئەستێرە ناسی و چیەمانە هەمووی دوور بەلی، کە بەڕاستی ئەگەر بێت و لەگەڵەوانەیە دوای دەجالەکەوی، چونکە ئەوانە چین؟ ئەوانە لە شەیاطینەوە شت بەتۆڵێن و شتانێکی زۆر کەم و جزئیت پێڵێن. دەجال یەدەک وەکو بەزینۆکاتەوە، شتی زۆر گەورەتری پێ. بۆ ئەگەر تۆ هەڵخەڵەتاوی بە سیحر و جادووی ئەم دەجالە بچکۆلانە بەهی گەورە و لاترە هەڵخەڵەتی. خاڵی دوا و جیاکردنەوەی کوفر و ئیمان لە یەکتری، تەطبیقی وەلا وبەڕا، چونکە بەڕاستی ئەگەر نەتوانی کوفر و ئیمان لە یەک جیاکەیتەوە تەطبیقی وەلا وبەڕا بکەی دوایەکەوی، تێئەکەوی. بگرە لەوانەیە بڵێ ئەمە وەلی ئەمرە بێ سەمع و تاعیکین، وەکو چۆن ئێستا بە دەجالە گە بچکەکان بڵێن وەلی ئەمرە بێ سەمع و تاعیکین. ئەی گەورە بێ وەلی ئەمری گەورەیە ئەسڵەن بێ سەمع و تاعیکن. جا وەختە لەوانەیە بە مەهدی و لەشکرەکەی بڵێنەوە خروجی کردووە لە دەجال، لە وەلی ئەمری عەظەم. بۆ شێوە خاڵی دوا ئەو خۆ بە دوورکردن لە دەجالونە کەذابون لە ئەئیمەة المضلین، کە بەڕاستی گوێگرتن لەوانە و شوێنکەوتنیان تیاچونتە لە ئیمامە گومڕاکەرەکان، لە دەجال و کەذابەکان کە یحەدیثونەکم بما لم تسمعوا أنتم ولا آباؤكم. گوێنەگرتن لە ڕۆی بڵەکان، کە تۆ وەختە لە سینونە خەداعی تێکەوی، يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين. دوای وانەکە کە دوای ئەوانیش کەوتی دوای دەجالەکەی. خاڵی دوا ئەو لە بەرکردنی دە ئایەت یا لە سەرەتای کەهف یا لە کۆتایی کەهف، چونکە هەردووکی هاتووە بە حەدیث.
أفرمي لحديث كان من لقيه هركس يقش دجال فليقرأ عليه فواتح سورة الكهف، لرواية 10 آيات من أول سورة الكهف. هركس بيجي يعني زيك بوليوي فتنك با أو دا آياتي سورة كهف لسرتاكي بخواني بيها بارز رأوبه. لرواية كترا فرمي دا آيات الآخر يوم من قرأ 10 آيات من آخر سورة الكهف عصم من فتنة الدجال. بۆیە هەردووکی ڕزگار کەرە، بەڵام ئەگەر هەموو کەهف لەبەر بێ و باشترە، هەموو سۆڕەی کەهف لەبەر بێ باشترە. خاڵی دووە ئەو هەوڵ بدەی لەو جێگایانەیە بژیت کە دەجال ناتوانێت بچێتە ناوی، لەو جێگایانەیە بژیت العيش في الأماكن الذي لا يدخلها الدجال، وەکو کوێ؟ مەکە، مەدینە، قودس، مزگەوتی تۆڵ. لو چوار شوێنەیە بی ناتوانێت نزیک بکەوێت کە لە حەدیث صحیحات و دواتر پێگەین. خاڵی دووە ئەو پەناگرتن بە ئەڵڵا لە فیتنەکانی دەجال لە هەموو نوێژێکە لە تەحیاتی ئەخیرا پێش سەلامدانە، وەکو چۆن ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم سەحابەکانی فێرەکرد. وابن مسعود فرمي أو دعاء فيركرين وكشون سورة القرآن ما فيرك اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والمات ومن فتنة المسيح الدجال. خوالي دعاء بقشتي دعاء كردن كحذيفة كوري يمان رضا ورحمة الله إليه فرمي كفتنة كان دجالات إنسان رزقاري نابي حتى دعانك وكو دعايتي كدعاء الغريق كسيكي ئەکەویتە دەریایەکەوە مەلە نازانی باشە لەو کاتەیە کە هەناسە و پێنامێنێ و خەریکە غەرقەبی چۆن دوعاکەیت و بە کوڵە ئەڵڵا پاڕێتەوە و ئەڵێ ڕزگارم کە ئاوا دوعانەکەی لەو فیتنانەی دەجال ڕزگارە نابێت یەکەوێت. بۆیە لە خۆبایی نەبی بە کۆمەڵی بابەت پشت ببەستی پاڕێتەوە بێ دوعا زۆر بکەین. خاڵی دوا و دوورکەوتنەوە لە فیتنەی ئافرەت، چکە بەڕاستی ئافرەتان زۆرترینیان شوێنکەوتەی دەجالن و بەو شێوەیە زۆرترین خەڵکی کە تاالبی ئافرەت بوو تاالبی ئەو وەختە دەجال و فیتنەکانی دەجالی جەبێ و لەگەڵیان هاڕوە، وەکو چۆن هەر لە ئێستا شای بینین یەکێ بە پارە داغڵی فیتنەکانی بێ، یەکێ بە دەسەڵات داغڵیە بێ، یەکێ بە ئافرەت داغڵیە بێ و بە زۆری بە ئافرەت.